لەگەڵ گرانبوونی شتومەک و پێداویستی ڕۆژانە بەوەی بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دینار لە عێراق و هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمیش تا بێت ژیانی هاوڵاتی قورس و زەحمەت کردووە بە زیادکردنی باج و پارەی کارەبا. زیاد لەمانەش هاوڵاتیان ناچارن پارەیەکی خەیاڵی بەرامبەر بڕی ئەمپێری کارەبا بدەن بە خاوەن مۆلیدەکان. لە کاتێکدا حکوومەت چەندان ملیۆن دۆلاری خەرج کردووە بە دانانی پێوەری زیرەک بۆ ئەوەی کارەبایەکی باش بدرێت بە هاوڵاتیان، بەراورد بە وڵاتێکی ئەوروپی هەرکە خاوەنی غاز و وزەی خۆیان نین، مانگانە پارەیەکی زۆر لە هاوڵاتیانی هەرێم وەردەگیرێت بەرامبەر کارەبای مۆلیدە. هەر ماڵێکی یاسایی بۆ دابینکردنی کارەبای ڕۆژانە پێویستی بە 3 ئەمپێر کارەبای مۆلیدە هەیە. لە بەرامبەر ئەو بڕەدا هەندێک ناچار دەکرێن بڕی 600,000 دینار بدات بە کرێی مۆلیدە. لە بەرامبەردا لە وڵاتێکی وەکو نەمسا لە ئەوروپا کرێی فول کارەبای 24 کاتژمێری بۆ دابینکردنی هەموو پێداویستیەکان مانگانە خێزانێکی 4 کەسی 50 دۆلار دەدات لە حاڵەتی یاساییدا. گەرچی داهاتی هەر تاکێک ئەگەر کاریش نەکات دەگاتە 4,000 دۆلار. هەروە نرخی مۆلیدە لە شارەکانی هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ شارەکانی حکوومەتی عێراق جگە لە کەرکووک جیاوازی 4 بۆ 5,000 هەیە بۆ هەر ئەمپێرێک، بۆ ئەوەی کاتژمێرەکانی دابەشکردنی کارەبای نیشتیمانی باشترە و کەمتر مۆلیدە هەیە. گرانی کرێی مۆلیدەکان جگە لەوەی کابینەی نۆهەم لێی بەرپرسیارە بەهۆی کەمی دابەشکردنی کارەبای نیشتیمانی هاوکات لەو ڕووەوە لێی بەرپرسە کە نرخی گازی مۆلیدەی گران کردووە وەک پێشتر گاز نادات بە خاوەن مۆلیدەکان. گەرچی وەک پەرلەمانتاران ئاشکرایان کردووە حکوومەت خاوەنی گازێکی زۆر و باشە، بەڵام بە قاچاق ڕەوانەی وڵاتانی دەکات و هاوڵاتیانی خۆی لێ سوودمەند ناکات. لەگەڵ زۆربوونی نیگەرانی و بێزاری هاوڵاتیان لە گرانی نرخی ئەمپێری مۆلیدە، بەڵام ئەم کێشەیە کە زیاتر سەختی بۆ هاوڵاتیان دروست کردووە، حکوومەت هیچ ڕێکارێکی پێویستی نەگرتووەتە بەر بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانە. ئەوەی جێی سەرسوڵمانە وەزیری کارەبا وەکاری کەمی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی کە بووەتە هۆی ئەوەی زۆر مۆلیدەکانیش پێ بکەن، دەگەڕێتەوە بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان بەو پێی غازی پێویستیان بۆ دابین ناکات لە کارپێکردنی وێزگەکانی کارەبا، لە کاتێکدا وەزیری کارەبا هەر خۆی بە وەکالەت وەزیری سامانە سروشتیەکانە. محەتاتی کارەبا کابینەی نۆهەم سەرڕایەوەی بانگەشەی باشکردنی کارەبا و بەرهەمێنانی کارەبا دەکات، بەڵام هێشتا دۆخەکە لە ساڵانی کابینەکانی پێش و خراپتر بووە کە وڵاتیان چەندین مانگ لە وەرزی بەهار و پاییزدا پارەی مۆلیدەیان دەدا بۆ ئەوەی کارەبای نیشتیمانی بە پێی پێویستی تەواو هەبوو.